چمدا کوژی من بیتا وانه اره لیلی 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 باوانه خوراویانا کینی و شاوانه گفتگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتگۆ دەکات. گفتگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتگۆ دەکات. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە بە یارمەتی هاوکارانم لە ستۆدیۆکانی ڕادیۆی دەنگی گەلەوە بەرنامەیەکی نوێی گفتگۆی ڕووداوەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بیسەرمان بن. تەوەری بەرنامەی گفتگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمان لە چەند تەوەرێک پێکاتوە. سەرەتا نوێترین پەیامی ڕێبەر ئاپۆ لە زیندانی ئیمرالیەوە گفتگۆ دەکەین. دواتر بەیاننامەی هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەزەکە بە بۆنەی چاری نیسان ساڵ ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ و ڕاگەیەندراوێکیان بڵاو کردوتەوە. دوا بە دوای ئەوە کۆنگرەی ژیانی ئازادی کوردستان پژاک لە چیا ئازادەکانی کوردستانەوە چاری نیسان و دامەزراندنی خۆیان پیرۆز کردووە. لە تەوەرێکی تردا کۆنگرەی گەل چاری نیسان و ڕۆژی ژیانەوەی گەلی کوردی پیرۆز کردووە. پاشان دۆسیەکی تایبەت لە پەرلەمانی ئەوروپاوە لە ستراسبۆرگ پاشەکشەی دیموکراسی لە تورکیا و لە پەرلەمانی ئەوروپاوە گفتگۆی لەبارە کراوە. دوا بە دوای ئەوە لە تەوەرێکی تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆڵی کورد لە سەردەمی ترامپ و ئەگەرەکانی بەردەم کورد و بۆ سەربەخۆی گفتگۆی لێوە دەکەین. گفتگۆی ڕووداوەکان دەست پێ دەکات. نوێترین پەیامی ڕێبەر ئاپۆ لە زیندانی ئیمرالیەوە. ڕێبەر ئاپۆ لە دیداری خانەوادەی لە ئیمرالی ڕایگەیاند سڵاو لە خاوەنداریەتی پڕ لە جۆش و خرۆشی گەلەکەمان دەکەین بۆ بانگەوازی ئاشتی کۆمەلگای دیموکرات لە جەژنی نەورۆز و پیرۆزبایی نەورۆز و جەژنی ڕەمەزان لە گەلەکەم دەکەم. بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە ڕێبەر ئاپۆ عومەر خەیری کۆنار و عامیل یەلدرم و وەیسی ئاکتاش لە زیندانی جۆری ئێفی ئاسایشی باڵای ئیمرالی زیندانی کراون دیداریان لەگەڵ خانەوادەکانیان ئەنجامدا. لە سەردانەکەدا برای ڕێبەر ئاپۆ محەممەد ئۆجەلان و برازاکەی عومەر ئۆجەلان، برای کۆنار هەلی کۆنار، برای یەلدرم پۆڵاد یەلدرم، خوشکی ئاکتاش سەبیع ئاکتاش چوونە ئیمرالی. لە پاش دیدارەکە پەرلەمانتاری ڕەعای دەمپارتی خوشکەزای ڕێبەر ئاپۆ عومەر ئۆجەلان لە هەژمارەی تایبەتی خۆی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی ئێکس ڕایگەیاند بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە لە ئیمرالی دیداریان لەگەڵ ڕێبەر ئاپۆ عومەر خەیری کۆنار و عامیل یەلدرم و وەیسی ئاکتاش ئەنجامداوە و پاشان پەیامی ڕێبەر ئاپۆی بڵاو کردەوە. پەیامی ڕێبەر ئاپۆ بەم شێوەیە: سڵاو لە خاوەنداریەتی پڕ لە جۆش و خۆشی گەلەکەمان دەکەم و بۆ بانگەوازی ئاشتی و کۆمەلگای دیموکرات لە جەژنی نەورۆزدا پیرۆزبایی نەورۆز و جەژنی ڕەمەزان لە گەلەکەم دەکەم. شر وجهل حبك جاب دورن والشر وجيانجي حبك جاب دورن لكن ما دوتشتا دن شكرن دنا بالشر ده ما جنتا فكرن وعم لسال جيانا نوجي ساكنين بر جيانا نوجي شوراشا شندو الشر شندو نا بر الشر حتى دنا بشر ده عم لسال مسري جيانا ساكنين جيانا كتشاوا وقت من خاصة مشار مزن بكن مقام بخر مسألة جي حال بكنا وجيانا دجمن ده ما يجارك يا راكن هم متخاصم شورش چقدر مزن بکن لازمه واج جواکش دشمن دمایی نف شر داره حتی شر بسبب روش بروش ام و جیانه راک زیلان پیاکیا برشی
شەوتان ژیانە بەرە شەوتان ji bo me semboleke tevê mane jinetiye bere çû merîtiye bere çû jiyana bere çû tabi va bangekî nû ye ji bo jiyana me من باوەڕ زایڵە وەک گریلایەکی شاری مەهاباد ڕۆژی 4 نیسان ڕۆژی لەدایکبوونی سەرۆکایەتی و ڕۆژی دامەزرانی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک لە تەواوی گەلی کورد بە تایبەتگەری ڕۆژهەڵات و دایکانی هاشتی پیرۆزبایی دەکەم لەم ڕۆژانەدا کە سەرکەوتنی شەروانانی ڕۆژاوا بە سەرداعیشدا پیرۆز و سڵاو دەکەم و هیوادارم ببێتە بەهاری سەرکەوتن بە هەری ئازاد پژی سەرۆگاپۆ پژی سەرۆگاپۆ پژی سەرۆگاپۆ بەڵێ بەڕێزان چارچێوەی گشتی بەرنامەی ئەو ڕۆمان وەکو لە دەستپێک باسمان کرد لە دوو تەوەری تایبەت پێکاتەوە تەوەری یەکەم نزیک بوونەوە لە ڕۆژی 4 نیسان ڕۆژبوونی ڕێبەراپۆ لەم تەوەرەدا چەند بەیاننامەیەکمان هەیە سەرەتا لە هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بە بۆنەی 4 نیسان ساڕۆژی لەدایکبوونی ڕێبەراپۆ ڕاگەیەندراوێکی بڵاو کردوتەوە کەجەکە دووپاتی کردوتەوە دەبێت لەمە و دوای بە ئامانجی ئازادی جەستەی ڕێبەرئاپۆ و بەدیهێنانی هەڵومەرج و ژیان و کارکردنی ئازادی ڕێبەرئاپۆ تێکۆشان بکرێت لە درێژە ڕاگەیەندراوەکەی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بەم شێوەیە پێدەنێنە 76مین ساڕۆژی لەدایکبوونی ڕێبەرئاپۆ کە شوێنێکی زۆر گرنگی لە مێژووی گەلەکەمان گەلی کورد 4 نیسان وەکو ساڕۆژی لەدایکبوونی خۆی دەبینێ بەم واتایە بە خۆشەویستی و جۆش و سوپاسگوزاریەوە ئەم ڕۆژە پیرۆز دەکات ئێمە ئەم ڕۆژە واتادارە بۆ گەلەکەمان مانای لەدایکبوونێکی نوێیە لە ڕێبەرئاپۆ و گەلی کورد و تەواوی گەلان و ژنان و دۆستانمان پیرۆز دەکەین بێگومان 4 نیسان بۆ گەلی کورد بۆتە دەستپێکی لەدایکبوونەوەیەکی نوێ ڕێبەرئاپۆ بە دەستپێکردنی دێکۆشانی ئازادی وای کرد گەلی کورد کە ڕوبەڕووی لە ناوچوون دەبەوە سەر لە نوێ هەستێتەوە و هۆشیار و ڕێکخراو بێت بۆ ئازادی خۆی تێبکۆشێ بەم جۆرە گەلی کورد لە هەموو ڕوویەکەوە سەر لە نوێ خۆی ئافران بێگومان بێری تێکۆشان و ڕێخستن بۆ ئازادی گەلێک نکۆڵی لە هەبوون و زمان و ناسنامەی کراوە وڵاتەکەی پارچەکراوە بە کۆمەڵکوژی بێدەنگ و مردنی بەسەدا سەپێنراوە بە ئەنجامی زەحمەتی مەزن و هەوڵی نائاسایی و خۆشەویستی و گرێدراوی قوڵ بۆ گەل و وڵات و ئازادی بەرئەنجامی ئیرادەیەکە وەکو پێویستێکی ئەم خۆشەویستی و گرێداربوونە دەرکەوتووە گەلی کورد لەبەر ئەوەی ئەم ڕاستیە باش دەزانێ خۆشەویستێکی مەزن بەرامبەر بە ڕێبەرئاپۆ نیشان دەدات لەدایکبوونی ڕێبەرئاپۆ وەک لەدایکبوونی خۆی هەبوونی ڕێبەرئاپۆ وەک هەبوونی خۆی دەبینێت ئەم هۆشیاری و هەستە قوڵە 4 نیسان بە خۆشەویستی و سوپاسگوزاریەوە پیرۆز دەکات ڕێبەرئاپۆ کە بە دەرکەوتنی خۆی پێش هاتێکی مێژووی ئافراند و خۆشەویستی و دڵسۆزیەکی مەزنی گەلی کوردی بەدەستهێناوە کەسێتێکە کە دەبێت لە نزیکەوە لێی تێبگەین و هەڵوێستی تێکۆشانی دژی نادادی بەلای ڕێبەرئاپۆ ئەرکی لە پێشینەیە مرۆڤ دەتوانێت بڵێت ئەم خاڵە جەوهەریە و کەسێتی ژیان و وای ئافراندووە یەکێک لەو ڕەهەندە نەیکە لە هەموو شتێک زیاتر ئەمە نیشاندەدا نزیکایەتی ئەو بەرامبەر بە ژنانە ڕێبەرئاپۆ لە بەرامبەر فشار و نادادیەکانی دژی ژنان تێکۆشانی مەزنی کردووە بینی کە هەموو کۆلایەتی و ڕەنجخۆری و نادادیەک لەسەر بنەمای ئەم کۆلایەتیە سەری هەڵداوە کە بەسەر ژندا سەپێنراوە تێکۆشانی ئازادی کورد لەسەر ئازادی ژنان پێشخست گرێدراوی و دڵسۆزی و خۆشەویستی ژنان بەتایبەت ژنی کورد بۆ ڕێبەرئاپۆ لێرەوە دێت ئەمەش لە خاوەندارێتیکردنی ژنان لە ڕێبەرئاپۆ پێشەنگایەتی ژنان دەردەکەوێت پیرۆزکردی 4 نیسان لای ژنانەوە بەو پەڕی جۆش و پەیوەستەوە بەو ڕاستێک کە 4 نیسان گرێدراوە بە لەدایکبوونی ژنی ئازادەوە لە درێژەی ڕاگەیەندراوەکەی کەجەکە داهاتووە دیسانەوە ئەم ڕۆژەوە تادارە پیرۆز دەکەین بانگەواز لە ژنان گەنجان دۆستانمان بەتایبەت گەلی کورد دەکەین لە هەموو جێیەک 4 نیسان بە چاندنی نەمان پیرۆز بکەن هەروەها بانگەواز لە گەلەکەمان دەکەین 4 نیسان
بسنە ئامارە کە زێدی ڕێبەر ئاپۆیە دەبێت ئەو دیلێتی لە کەسێتی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلاندا بەسەر گەلی کووردا سەپێنراوە کۆتایی بێت. دەبێت گەلی کورد و دۆستەکانیان چاری نیسان لەسەر بناغی ئازادی جەستەیی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان پیرۆز بکەن. دەبێت لەمە دواش بە ئامانجی ئازادەیی جەستەی ڕێبەر ئاپۆ بەدیهێنانی هەڵومەرجی ژیان و کارکردنی ئازادی ڕێبەر ئاپۆ تێکۆشان بکرێت. ئازادی ڕێبەر ئاپۆ ئازادی گەلەکەمان و تەواوی گەلان و ژنانە لە جیهاندا. زمانê me ji bo peva me ji bo dîroka me ji bo hebûna me ji bo azadiya gelan ji bo civaka me ji bo nasnameya azad ji bo çanda azad ji bo hunera azad ji bo welatê azad Abo tu xurşîdê xawerî abo şahım bu rehberî abo tu xurşîdê xawerî abo şahım bu rehberî abo اتحادی حقایی آبا تو میلاد هەروەها پارتی ژیانی ئازاد لە چیا ئازادەکان چاری نیسان و دامەزراندنی خۆیان پیرۆز کرد. لە 21 ساڵیادی دامەزراندی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ گەریلاکانی پژاک لە چیا ئازادەکانی کوردستان بە مەراسیمی تایبەت هەردوو یادەکەیان پیرۆز کرد. لە چیا ئازادەکانی کوردستان بەکردنەوەی پێشەنگایەکی وێنەکێشان و چاندنی دار و مەراسیمێکی تایبەت بە ئامادەبوونی پۆلێک لە ئەندامان و بەڕێوبەران و هاوسەرۆکانی پژاک یادی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ و پژاک پیرۆز کرا. ئەو ڕۆژێت هەیبەت لە هەموو ژنێن ئازادی خاز پیرۆز دکن هەموو هەوڕێن کۆنەها لە چەپەری بەرخوداندانە هەموو هەواڵین کۆ لە چیان لە زیندانان لە کۆلانان بەرخودانی دکن لەوان هەوڵانە پیرۆز دکن بە تایبەتی هەواڵین لە ناو زینداناندا کۆ بەرخودانیەکی بێوێنە ددن مەشاندن ji jinên şoreşker ji hemû têkoşervanan pîroz dikin. Pejak rojekî wisa da hate damezrandin li ber wê ji bo Rojhilatê Kurdistan du îfadê xwe heye, du giringiyê xwe heye. Di heman wexta hem rojê li dayîkbûnê Rêber Apo hem li rojekî wisa da damezrandinê pejak îfadeyekî pir mezin ji bo Rojhilatê Kurdistan îfade dike. Cê destxweşiyê ku taybet ji bo ew pêşengê ciwan ji bo ew pêşengê rengareng ku rengiyê hemû kesên azadî xas tê de îfade dibe destxweşî li heval şêrko dikin. Bi rastî jî evekî pir bi wateya li rojekî wisa da ku ji bo me Rojhilatê Kurdistan me got yani rojekî pir giring e çarê Nîsan rengê Newroz, heyecanê Newroz gelê Rojhilatê Kurdistan li rojê li dayîkbûnê xwe jî pêwîst e pîroz bike. Rojê li dayîkbûnê xwe hem çarê Nîsan rojê li dayîkbûnê Rêber Apo di heman wextê rojê li dayîkbûnê xwe rojê damezrandinê pejak li her derê li bi darçandin bi coş û moralekî mezin li her derê rojê çarê Nîsan pîroz bikin û carekî dibidin diyarkirin ku bi rêberê xwe ranin carekî dibidin diyarkirin ku bi vê hêz û têkoşînê wê mutlaqa serkeftinê misober bikin. هەروەها کۆنگرەی گەل ڕۆژی چاری نیسان وەکو ڕۆژی ژیانەوەی گەلی کورد پێناسە کردەوە. لە پەیامێکدا کۆنگرەی گەل چاری نیسان 76 ساڵ ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆی پیرۆز کرد و گوتی چاری نیسان ڕۆژبوونی کوردی ئازاد و ژنی ئازاد و مرۆڤی ئازادە.
لە پەیامێکی پیرۆزباییدا دیوانی هاوسەرۆکایەتی کۆنگرەی گەل چاری نیسان 76 ساڵ ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ پیرۆز کرد و دەستنیشانی کرد کە چاری نیسان ڕۆژی ژیانەوەی گەلی کوردە لە دژی سیاسەتەکانی قڕکردن و توانەوەی گەلی کورد. پەیامە پیرۆزبایەکەی کۆنگرەی گەل بەم شێوازەیە: بە خۆشەویستی و شکۆوە 76 ساڵ ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ پیرۆز دەکەین. چاری نیسان ڕۆژبوونی کوردی ئازاد و ژیانی ئازاد و مرۆڤی ئازادن لەبەر ئەوەی گەلی کورد بە سیاسەتەکانی قڕکردن و چاندی و جەستەیی ڕوبەڕووی لە ناوبردن بۆتەوە. چاری نیسان بۆ ڕۆژبوونی ژیانەوەی ژیانی ئازاد. بەم هۆکارە گەلی وڵات پارێزمان بە تایبەت ژنان چاری نیسان وەکو ڕۆژبوونی خۆیان پیرۆز دەکەن. لەسەرم بنەمایە لە دڵەوە چاری نیسان لە ژنان و گەلەکەمان پیرۆز دەکەین. سلااو لە هەموو وڵات پارێز و بەشداربووانی ڕێپێوانی لە ئامەد تا ئامارە دەکەین بە پێشەنگایەتی گەنجان بە دروژمی ڕۆژبوونت پیرۆز بێ ڕێبەر ئاپۆ ئەنجام دەدرێت. نەورۆزی 2025 بۆ شکۆدارترین نەورۆز کە بە دروژمی ڕێبەرایەتی ئازاد کۆمەلگایەکی دیموکرات پیرۆز کرا وەکو ڕێفراندۆمی گەلی کورد لە پەڕەکانی مێژوو تۆمار کرا کە بە خواستی ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ ئەنجام درا. لە ئێستا بەدواوە هەموو کار و تێکۆشان ئەو تێکۆشانانەی دەکرێت بە ئامانجی ئازادی جەستەیی ڕێبەر ئاپۆ ئەنجام دەدرێت. ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ بەمانە گۆڕانکاریە بەسەر سیاسەتی نکۆڵی لە ناوبردنی 100 ساڵەی دەوڵەت دێ. نزیکایەتی دەوڵەت لە ڕێبەر ئاپۆ نیشانەی نزیکایەتیە لە بابەتی چارەسەری دیموکرات. بانگەوازی 27 شوباتی ڕێبەر ئاپۆ وەکو مانەفێستۆی سەدە ناوهێنرا بۆ گەلانی تورکیا دەرفەتێکی مێژووی ڕەخسان پەکەکە و گەلی کوردیش پشتیوانی تەواویان لە ڕێبەر ئاپۆ کرد. کەچی بە ئێستاشەوە حکوومەتی ئاکەپە وەڵامێکی نەداوەتەوە کە بە گوێرەی گرنگی و استراتیژی ئەم بانگەوازە مێژوویە بێت. تەفگەری ئازادی و گەلەکەمان بە هەستیاریەکی مەزنەوە پرۆسەکە هەڵدەسەنگێنێت و هەموو هێزە دیموکراسیەکان کە لایەنگیری بانگەوازی ئاشتی و ئازادی کۆمەلگای دیموکراتی ڕێبەر ئاپۆم پێویستە پێشەنگایەتی لەم پرۆسەیە بکەن بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە مێژوویە لەسەر بنەمای دامەزراندنی کۆمەلگایەکی دیموکرات ڕۆڵی خۆیان بگێڕن. لە کۆتایی بەیاننامەکەی کۆنگرەی گەلداهاتەوە سلااو لە هەموو ئەو چاڵاکانە دەکەین کە لە ناو دەرەوەی کوردستان بۆ ڕۆژبوونی ڕێبەر ئاپۆ و بە جۆش و خرۆشی خۆگەیاندنمانەوە بە ڕێبەرایەتی ئازاد لەسەر بناغەی بیر و باوڕێک کە لە 2025 دەکاتە ساڵی ئازادیمان هیوای سەرکەوتن بۆ کارەکانی گەل و دۆستانمان دەخوازین. هەر لە سەرچاری نیسان نزیک دەبینەوە کە ڕۆژبوونی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانە کە پارادیم و جیهانبینێکی جارێکی دیکە گەلی کوردی زیندوو کرد و ئازادی بۆ ژن بەرجەستە کرد و بوو بە ئافرێنەری سیستەمێکی ژیانی. لەم بارەیەشەوە سارا ڕەزا چالاکوانی سیاسی پیرۆزبایی ڕۆژبوونی ڕێبەر ئاپۆ دەکات و دەڵێت لە دوای 5,000 ساڵ لە دزینی خەبات و ناسنامەی ژن و کاریگەری فکری بەڕێز ئۆجەلان وای کردووە کە ڕۆڵ و بەرخودانی ژنان بگەڕێتەوە بۆ ژن بە لەدایکبوونی بەڕێز ئۆجەلان ژیان بۆ ژن و نەتەوەی کورد گەڕایەوە. درێژە قسەکانی چالاکوان سارا ڕەزا. چواری چوار بۆ خۆی ڕۆژی ژیانەوەی گەلێکە و لەدایکبوونی بیرمەند بەڕێز ئۆجەلانە لێرۆ دەڵێن ڕۆژبوونت پیرۆز بێت. ئەگەر ئێمە بگەڕێنە بۆ مێژووی پێش لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ ئەتوانین بڵین هەم گەلی کورد هەم دۆخی ژن بەڕاستی لە دۆخێکی زۆر مەترسیداردا بوو وە گەلی کورد بە تایبەتی لە باکووری کوردستان لە لێواری مەرێدا بوو و شەرم بوو کە لە باکووری کوردستان بوو تا کوردم یا بڵین ڕویان دەکردا شارە گەورەکان کورد لەوێ. بۆیە بە لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ جارێکی تر ئەتوانم بڵم ژیانەوەی بۆ گەلێکێنە کە ئێستا ئەنجامەکەی لە ئێستەیە
دەرەکەوت لە ئەنجامەکەی لە ئێستەیە هەیە لە کاتێکە ئێمە کە دەمانوت ڕێبەراپۆ بێ ڕێبەراپۆ ژیان نابێت ژیان بێ ڕێبەراپۆ نابێت هەڵبەتە هەم بۆ گەلی کورد هەم بۆ گەلانی ناوچەکە هەم بۆ ڕۆژهەڵاتی ناوین ڕێبەراپۆ پێویست بوو بۆیە ئەتوانم بڵێم هەم ڕێبەر هەم یاخود ئەو ڕۆژە گرنگی و واتایەکی گرنگی بۆ ئێمە هەبوو ئیتر ئەبێ خەڵک لەوە تێبگات کە ڕێبەرئاپۆ چ گرنگیەکی هەبوو ئەو گرنگیە کە ئەڵم بۆ ئێمەی هەبوو جارێکی تر ژیانەوەی یا بە گەلی کورد بە تایبەتی بە ژنان و ژن لە ڕۆژهەڵاتی ناوینە ئەتوانم بڵێم مێژووی 500 ساڵەی ژن کە دزرا بوو نەمابوو و ژن بێ ڕۆڵ و بێ هەست و بێ ناسنامەکرابوو لە ڕۆژهەڵاتی ناوینە جارێکی تر ڕێبەرئاپۆ هات ژیانی دایەوە لە ڕۆژهەڵاتی ناوین ژیانی دایەوە بە ژن کە ناسنامە هەم هێزی هەم توانای ژن جارێکی تر بەدەست بهێنینەوە لەبەرەوە بێڕۆڵ و بێکاری گەرکرابوو ژن لە ڕۆژهەڵاتی ناوینە و بینیشمان چۆن لە ڕۆژاوای کوردستان لەسەر فکر و تێزەکانی ڕێبەرئاپۆ چۆن جارێکی تر ژنان کە تیرۆریستانی سەردەمی داعشیان تێکشکاند ئێستا ژنان بوونەتە سمبولی بەرخۆدان بوونەتە جوانی لە تەواوی نەک تەنیا گەلی کورد بەڵکو لە ناوچەکە و هەم لە جیهانیشدا ئێستا ژنان پێشەنگایەتی بۆ ئەو تێکۆشانە پێشەنگایەتی بۆ ژنان دەکەن ڕۆژبوونت پیرۆز بێ ڕۆژبوون لە هەموو گەلی کورد و ئازادی خوازان پیرۆز بێت. بەڵێ بەڕێزان ئەمە بەشی یەکەمی گفتوگۆی ڕووداوەکان بوو کە تەرخان کرابوو بۆ ڕۆژی ژیانەوەی سەر لە نوێی کورد و لەدایکبوونی ڕێبەر ئۆجەلان لە بەشی دووەمی گفتوگۆی ڕووداوەکان دوو تەوەرمان هەیە لە تەوەری یەکەمدا پاشەکشەی دیموکراتی لە تورکیا و لە پەرلەمانی ئەوروپا گفتوگۆی لەبارەکراوە دواتر سەردەمی ترامپ و ئەگەرەکانی بەردەم سربەخۆی کوردستان لەم تەوەرەدا لەم بەشەدا گفتوگۆی لێوە دەکەین لە بەشی یەکەمی گفتوگۆکەمان پاشەکسەی دیموکراتی لە تورکیا و لە پەرلەمانی ئەوروپا گفتوگۆی لەبارەوەکرا سەبارەت بە پاشەکسەی دیموکراتی لە تورکیا گروپە جیاوازەکانی پەرلەمانی ئەوروپا گفتوگۆیان کرد و باسییان لە هەوڵەکانیان بۆ پاراستنی دیموکراسی لە تورکیا کرد فشاری سیاسی و پاشەکسەی دیموکراتی لە تورکیا لە دانیشتنی گشتی پەرلەمانی ئەوروپا لە ستراسبۆرگ گفتوگۆی لەبارەوە کرا گروپە جیاوازە سیاسیەکان ڕەخنەی توندیان لە دوورخستنەوەی سەرۆک شارەوانی هەڵبژێردراوەکان و شارخستنە سەر ڕۆژنامەوانان و پێشێکردنی مافەکانی مرۆڤ لە تورکیا کرد لەو چارچێوەیەشدا گارسیا پێرێز سەرۆکی گروپی سۆسیال دیموکرات لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا قسەی کرد و ڕایگەیاند لە دوای هەڵبژاردننی چاردەی گوڵانەوە لە تورکیا بەلایەنی کەمەوە چاردە شارەوانی دەست بەسەر کراوە سەبارەت بە پرسیاری کاریگەری پەرلەمانی ئەوروپا لەسەر ئەم بابەتە چیان پێرێز وتی هەفتەی پێشوو بە ئاشکرا پشتگیری خۆمان بۆ سەرۆکی شارەوانی ئەستەمبۆڵ دەربڕی و پارتە سۆسیالیستەکانی ئەوروپا لەگەڵ جەهاپە لە پەیوەندیدان سەرۆکی گروپی سۆسیال دیموکرات باسی لەوەش کرد لەگەڵ تەفگەری سیاسی کورد لە پەیوەندیدان و پەیام لە پێناو سەروەری یاسایی و پاراستنی ئازادیەکان و هەڵوێستی ڕوونیش دەدەین لەم بارەیەوە هەروەها ڤالێری هاریش سەرۆکی گروپی لیبرال ڕێنیوی ئەوروپا سەبارەت بە هەمان بابەت ئاماژەی بەوە کرد لە دژی هەموو پێشەرکاریە یاساییەکان لە تورکیا و دوورخستنەوەی کەسانی هەڵبژێردرا و لە ئەرکەکانیان و خشارخستنە سەر ڕۆژنامەوانان هەوڵی بێدەنگکردنیان جێگای قبولکردن نییە پێویستە کاربەدەستانی تورکیا کۆتایی بەم پێکهێنانە بەم دژە دیموکراسیە بێن ئێمەش وەکو یەکێتی ئەوروپا هەموو ئامرازێک بەکاردێنین بۆ پاراستنی دیموکراسی هەروەها گروپی هاوسەرۆکانی گروپی چەپ مانۆن بڕۆی و مارتین شیتروان ڕەخنەی توندیان لە سیاسەتی یەکێتی ئەوروپا سەبارەت بە بێدەنگیەکان بەرامبەر بە پێشێکاریەکانی تورکیا گرت مانۆن ئۆبری وتی بە تەواتی پشتگیری لە تێکۆشانی گەلانی تورکیا دەکەین کە دژ بە حکوومەتی ئۆتۆکراتی بەڵام تێگەیی لە ئاست پێشێکاریەکانی مافی مرۆڤ چاودا دەخات ڕێگری لە کۆچبەران بکات کە یەکێتی ئەوروپا
ڕێگیری لە کۆچبەران بکە بۆ یەکێتی ئەوروپا. ئیدی کاتی ئەوە هاتووە یەکێتی ئەوروپا هەڵوێستی ڕوون نیشان بدات. هەروەها ئاڤاتێری ڕێگینی شاوسەرۆکی گروپی سەوز باسی لەوە کرد بە توندی زیندانیکردنی ئەکرەم ئیمام مۆغڵۆ شەرمەزار دەکەین. بەڵام ئەمە تەنها نمونەیە کە هەر خۆی دیموکراسی لە تورکیا لە دۆخێکی سەختدایە. بۆیە لە ئێستا دەسەڵاتداری لە تورکیادا بەرەو ڕژێمێکی ئۆتۆکراسی دەڕوات. کۆمیسیۆنی ئەوروپا لەم بابەتە زۆر بێدەنگ ماوەتەوە. سەردەمی ترامپ و ئەگەرەکانی بەردەم سربەخۆیی کوردستان. بارودۆخی خۆرهەڵاتی ناوەڕاست تا دێ بەرەو مەترسی دەچێت. ناوچەکە هەنگاو دەنێت بۆ جەنگێکی مەترسیدار. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بەردەوام هۆشداری دەدەن دۆخی ناوخۆی سووریا و هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر هێزەکانی نزیک لە ئێران و لە وڵاتانی یەمەن و لوبنان بەردەوامی هێرشکردن بۆ سەرکەرتی غەزا و بەردەوامی شەڕی رووسیا ئۆکرانیا لەلایەکی دیکەوە مەترسی لەسەر دۆخی ئێران و عێراق و تێکچوونی دۆخی ناوخۆی تورکیا نەچوونە ژێرباری ئێران بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا لەسەر دۆسیەی ئەتۆمی ئەگەرەکانی ڕوودانی جەنگی جیهانی سێمی نزیک کردوتەوە. ئەگەرەکانی دابەشبوونی عێراق و گەڕانەوەی سونە بۆ عێراق و سیناریۆکانی زەمینەسازی بۆ گفتوگۆکانی نێوان ئەمریکا و ئێران لە ئیمارات و دۆخی ئێستای تەواوی گۆڕانکاریەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست و لێکەوتەکانی دروستبوونی دەوڵەتی کوردی لەم راپۆرتەدا گفتوگۆی لەبارەوە دەکەین. دۆخی ئێستای نێوان سووریای دیموکرات و سوپای سووریا. بە گوێرەی زانیاریەکان لەو کاتەی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا سەردانی ئەمریکای کردووە یەک فیشەک لە ناوچاکانی ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و سوپای نیشتیمانی سووریا نەتەقیوە. تورکیا لە ساڵی 2010ەوە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات لە شەڕدایە بەوتەی دەستگا هەواڵیەکان ئەو ئۆپراسیۆنە سەربازیانەی کە لەو ماوەیەدا ڕووی داوە لە داگیرکردنی عەفرین و سەرەکانی و بردومانکردنی کۆبانی و بڕینەوەی دارزەتونەکانی عەفرین هەمووی لە پێناو ئەو شتەدا بووە کە ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا لەدایک نەبێت. بەڵام هاوکێشەکان گۆڕان بە کشانەوەی هێزەکانی تورکیا لێدوانەکانی سەرۆکایەتی کۆماری ئەو وڵاتە ناڕاستە خۆدان بە ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا نراوە. هاوکات بە گوێرەی زانیاریەکان ئەو هێزە چەکدارە بیانیانەی لە تورکیاوە نزیکن لە نمونەی لیوا سوڵتان مراد، حەمزات، ئەمشاد کە بڕیارە چەکەکانیان ڕادستی حکوومەتی نوێی سووریا بکەن بە وتەی دەستگا ڕاگەیانە ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا دەبێت بە فاکت و نە تورکیا و نە حکوومەتی دیمەشق ناتوانن بە دروستبوونی ئەو ڕێ لە دروستبوونی ئەو هەرێمە بگرن، چونکە هەموو ئەو ڕووداوانە لە نێوان تورکیا و رووسیا گفتوگۆ و دانووسانی لەسەر کراوە. لە بەشێکی تری سیناریۆکانی خۆرهەڵاتی ناوەڕاست، سیناریۆکان بۆ دۆخی ئێستای خۆرهەڵاتی ناوەڕاست بە پێی هەندێک لە بۆچوونەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاست ئاسایشی مۆدێرن و فرەڕەهەند پشتگوێ خراوە لە بیرکراوە وەکو ڕەهەندی سیاسی کۆمەڵایەتی. ناسنامەی ئابووری و ژینگەیی بەگشتی لەم وڵاتانە پرسی بەشداری و یەکسانی هاوڵاتیان و پێکهاتەکان لە دەسەڵات و پرسی خۆشگوزەرانی ئابووری بەگشتی پەرەپێدان لێرەدا بەڕاستی چەقبەست و بوونە. خاڵی کۆتاییش ململانەیە لە نێوان دەوڵەتە ناوچەیەکان لایەک و لەلایەکی تریشەوە ململانەی دەوڵەتە زلهێزەکان لەسەر بەژەوەندەکانی خۆیان شەڕ دەکەن. بەم پێش دەکرێت ئێمە بۆ داهاتووی سیاسی ناوچەکە چەند سیناریۆیەک بخەینە بەرچاومان. لە سیناریۆی یەکەمدا لە نێوان ململانەیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست دۆخی سووریا سنوورەکان تێک دەچێت و نزیک دەبێتەوە لە کەوتنی ئەردۆغان. بۆ ئەو مەبەستەش دەبێت بە ڕێککەوتن لەگەڵ تورکیا و ئەمریکا ڕازی بێت بە پێشنیارێک مامەڵەکردن بێت لەگەڵ دوایین پلانی ئەمریکا و ئیسرائیل بۆ گۆڕانکاریەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاست هاتۆتە ئاراوە دەبێت لەگەڵ قۆناغ و واقعدا مامەڵە بکرێت. سیناریۆیەکی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشی ڕۆژئاوای کوردستان
لە سووریا چەندین ساڵە ئەو سنوورانەی لەلایەن هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەوە پارێزگاری لێ دەکرێت لە چەندین ناوچەش هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا تێدا جێگیر کراون لە ئێستادا ئەو بەشەی ڕۆژئاوای کوردستان لە ژێر کۆنتڕۆڵی هێزە کوردیەکان دەمینێت و سپاکەشی نزیکەی 125,000 سەرباز دەبێت. خاوەنی هێزێکی ڕاهێنرا و پرچەکە و سنوورە جوگرافیەکەشی دەستی لێ نادرێت و وەکو خۆی دەمێنێتەوە و دەچێتە سەر ڕێگای داوت. سیناریۆی سێم گوشار و کاریگەری سیاسی تادێر لەسەر دۆخی ئێران پەرە دەسێنێت. بەردەوام هەڕەشە لە نێوان ئەمریکا و ئێران هەیە. ترامپ دەیەوێت هەرچی زووە ئێران دوور بخاتەوە لە بەرهەمهێنانی زیاتری ئەتۆمی. ئەمریکا فشار دەکات لە کاتژمێری سفردا هێرش بکاتە پێگە گرینگەکانی ئێران. رووسیا بێدەنگ دەبێت لە بەرامبەر دروستبوونی ڕێگای داوت تا دێ سەقفی داواکاریەکانی ئەمریکا زیاتر دەبێت لەم بارەیەوە. سیناریۆی چوارەم لە دوای هێرشەکانی بۆ سەرعوسیەکانی یەمەن ئێران بێدەنگە. دواتر ئەگەرەکان زۆرن کە سەرکردەکانی حەشدی شەعبی لە عێراق بکرێنە ئامانج. بەمەش ئێران لە لێواری مەرگ نزیک دەبێتەوە. بۆیە دەبێت لە دانیشتەکانی نێوان ئەمریکا و ئێران لە ئێمارات بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بستنە ژێرباری داواکاریەکانی ئەمریکا بۆ پێگەی ئێران. ئەمە قورس دەبێت. لەوانەشە بە پێچەوانە بێت ئێران دەست پێشخەری بکات لە هێرشکردنە سەر بەژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. عێراق لە نێو گۆڕانکاریەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستدایە. هەندێک لە بەرپرسانی عێراق پێیان وایە پێشهاتی نوێ لە دۆخی سیاسی عێراقدا هەیە. ماڵی شیعەش لەژاوە، زەنگی ئاگادارکردنەوە لە نەجەف لێدراوە، نەخشە ڕێگای نوێ بەڕێوەیە. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی نیشتیمانی شیعی لە دوایین لێدوانی پێی وایە عێراق لە دوا هەناسەکانی خۆیدا دەژیت. دەوڵەتی عێراق بە هەموو هەژبوونی دەرەکی و هێزی دەوڵەتی قوڵەوە لەسەر هەموو جومگەکانی دوا هەناسەکانی خۆی دەدات. چەقبەستووی لە گۆڕینی دەسەڵاتداری لە عێراق لە دوای 2003وە تا ئێستا عێراق هیچ جۆرە گۆڕانکاریەکی بەخۆیەوە نەبینیوە. سەرچاوەی هەموو ئەو گۆڕانکاریانەی دەسەڵات یان ئەو بەرنامانەی دەسەڵات کاری پێدەکات کەچی لە عێراق هەمان کەسایەتی و هێزە سیاسەکان فەرمانڕەوان و هەمان سیاسیش پەیڕەو دەکەن، هەمان سیاسەتیش پەیڕەو دەکەن. بەڵێ بەڕێزان، لە بەشێکی تری راپۆرتەکەدا ڕێکەوتی نێوان ئەمریکا و تورکیا و رووسیا چۆن کاریگەری دەبێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە دوای سەردانەکەی هاکان فیدان بۆ ئەمریکا، تورکیا ڕازی بۆ بەکشانەوەی هێزەکانی لە سووریا و هەڵوەشاندنەوەی گروپەکانی کە لێەوە نزیکن. دانووسانی هەفتەی ڕابردوو نێوان رووسیا و ئەمریکاش گۆڕانکاری زۆری لە هەڵوێستەکانی تورکیا سەبارەت بە سووریا دروست کردووە. ئەگەر نەگەنە ڕێککەوتن ئەمریکا چەندین بژاردەی لە بەردەستدایە. سەرچاوە ئێرانیەکان لە درێژەی قسەکانیاندا وتوێتی ناوبژیوانی ئەم دانووسانانی نێوان تاران و واشنگتۆن بریتین لە رووسیا و ئیماراتی یەکگرتووی عەرەبی. ئەگەری زۆرە لە ناوەڕاستی مانگی نیساندا خولێکی نوێی دانووسان لە نێوان بەرپرسانی ئێران و ئەمریکا بەڕێوە بچێت بەبێ ئەوەی دیاری بکات کام وڵات میوانداری کۆبوونەوەکە دەکات. لە کاتێکدا دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە میانەی چاپێککەوتنێکی تەلەڤیزیۆنی لەگەڵ کەناڵی بیسی نیوزی ئەمریکی هەڕەشەی ئەوەی کرد کە ئەگەر ئێران ڕێککەوتن لە بەرامبەر بەرنامە ئۆتۆمیەکەی لەگەڵ ئەمریکا ئەنجام نەدات، ئەوە بردومانی وایان دەکەین هەرگیز پێشتر نەیان بیستی بێت. هەموو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات چ لێکەوتێکی دەبێت بۆ دروستبوونی لە دەوڵەتی کوردیان. لێکەوتەکانی ئەم گۆڕانکاری و ململانەی نێوان ئەمریکا لەلایەک، ئێران لەلایەک، تورکیا و سووریا و ئیسرائیل و پرۆژەی داوت چ سوودێکی بۆ کورد دەبێت. ململانی ناوچەکە و لێکەوتەکانی دەوڵەتی کوردی. ڕۆژهەڵاتی ناوەڕاست نورگەلێکی دەستکردیان هەیە. زۆربەی کێشە و ئاژاوەکان دەگەڕێتەوە بۆ ئەو دابەشکاریە کۆنلیالیستەی کە پێدەچێت ئەم سنوورانە بگۆڕدرێن وڵات گەلێکی نوێ بێنە نێوکایە سیاسی و یەکێک لەو ئەگەرانە دروستبوونی دەوڵەتی کوردیە.
لە دوای ڕوخانی سووریای سەردەمی بەشار ئەسەد دەستگرتن بەسەر دەسەڵاتی ئەو وڵاتە کوردەکانی ڕۆژئاوای کوردستان بە کۆدەنگی و هاوتەریب لەگەڵ یەکتر پاڵپشتی ئەمریکا و ئەوروپا کار بۆ یەک هەڵوێستی کورد دەکرێت بە تایبەتیش لە واژووکردنی یەکخستنی هەموو هێزەکانی سووریا لە نێوان مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریا دیموکرات و ئەحمەد شەرع دەسەڵاتی ڕاگوزەری ئێستای سووریا هاوبەشی گفتوگۆ بەردەوامەکان نێوان کوردانی ڕۆژئاوا و باشوور هاوڕابوون لەسەر یەکدەنگی گەلی کورد لە چوارچێوەی پارچەکردنی کوردستان بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد لە کاتێکدا زۆربەی ڕێگاکان لە کاتێکدا باسکردنی هەموو ئەم ڕێگایانە ئەو نەخشانەی کە لەم راپۆرتەدا باسکرا وای کردووە ڕێگاکە کورد و ئیسرائیل بەیەکەوە دەبەستێتەوە دەیان خاتە سەر یەک ڕێڕەوە بەمەش بە هەموو لێکدانەوەکان گۆڕانکاریەکان لە ناوچەکە و دروستبوونی دەوڵەتی کوردی ئامانجی سەرەکیە لەم گۆڕانکاریە بە پاڵپشتی ئەمریکا و ئەوروپا و رووسیا و ئیسرائیل. بەڵێ بەڕێزان گفتوگۆی ڕووداوەکانی ئەم هەفتەیەمان پێشکەشکردن هەرشاد. گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات.